سڵاو ئەڵلقەی ئەم جارەمان تەرخانەکەین بۆ بەڕێز مەلا بەختیار کە هەمومان ئەیناسین و وەک عەرە بەڵێن غەنیون عەنی التەعریف وەک ڕۆشنبیر وەک بیرمەندێک وەک کەسێکی بیرکراوە وەک کەسێک کە زۆرترین جەدەل لەناو مەیدانی ڕۆشنبیری و سیاسی کوردستانیشا دروست دەکات. حەزەکەم لەم بەرنامەیەدا بەتایبەت لە بوارە فکریەکان و لە بواری ئەڵمانیەت و ئایندا کۆمەڵێک دیبەیت و کۆمەڵێک پرسیار ئاراستەی بەڕێز کاک بەختیار بکەم بۆ ئەوی زیاتر بینەری کەی 24 و بینەرانی بەڕێز ئاشنا بن بە ئەفکارەکانی مامۆستا بەختیار بینەرمان. مامۆستا بەختیار سڵاو. سەرچاو. وەک لە پێشەکە باسم کرد بەڕێستانی یەکن لەوانەی کە زیندون لە ناو مەیدانی ڕۆشنبیری کوردیا و زۆرترین ئەرگۆمنت و زۆرترین جیدال دروست ئەبێ لەسەر زۆر لە بیر و قسەکانت زۆر جار هۆی تێگەشتنی باشە یا تێنەگەشتنە یا مەسەلە ئایدۆلۆژیەکان شتەکانیش بە پێچەوانەوە ئەو ڕژێنن. حەزەکەم یەکەم پرسیارم تۆزێ زەق و ڕاستە و خۆ بێت. زەق و ڕاستە خۆ بێت. بەڕێزت خۆت بە ملحی دەزانی یا بە باوەڕدار؟ ئەبەدەن باوەڕم بە ئیلحاد نییە ئەبەدەن. زۆر کەس هاتووە باسی ئیلحادی لای من کردووە بە توندی ڕەدم داونەتەوە. باوەڕم بەخوا و قورئان و پێغەمبەر و ئیمان و ئەوانە هەمووی هەیە. وەکو مەزهەبیش ئێمە بە عایلە سوننەین. بەڵام من لەگەڵەوە نیم ئەگەر حتا خوا نەخواستە یەکێک وتی من باوەڕم بە خوش نییە ئەمە سەری ببڕی. ئازادی کە ڕوبەڕووی خوای کەرەوە. خۆی لەگەڵ خوای خۆی. من شاء فليؤمن ومن شاء فليكفر. باخۆی کافرەکە بێەوە. زۆر لە ئێمە لە کۆمەڵگەی کوردەواری ئێمە تاکو ئێستا ئاینیان تێکەڵاو کردو بە هەموو شتەکەن و هەموو شتێک بە ئاینەزان. بۆ نمونە قسەی زانایەکی وەک شافعی کاتێک ڕەتیەکەیتەوە تۆ بە ملحی دەزانرێ یانی هەر کەسێک قسەی ڕەخنەیەک لە تێبینێک لەسەر ئەسحابێک بە هەمان شێوە ئەحادیث و إلى آخره. بەڕێز چۆن ئەڕوانیتە ئەم تێبینی ینی ئایا دین ئەم هەموو شتانە ئەمە هەمووی ئەو بڵین شوێنە قۆرخ کراوان یان قەدەغ کراوانن کە ئینسان ناتوانێت قسەی لەسەر بکات بەمە کافر بووین یانی؟ من ئەوەی کە باوەڕی نەبێ هیچ باوەڕێکی نەبێ ئەمە کاری عەبد و خۆی خۆیەتی. کاری کەسێکە لەگەڵ عەقیدە چەند باوەڕی پێیەتی چەند باوەڕی پێی نییە ئەمە هی خۆیەتی. بە هیچ شێوەیەک لەگەڵەوە نیم هێزی سیاسی یا مفەسیرێک یا کەسێک ئەفکاری لە سەدەکانی ناوەڕاستایە قەراری بۆ بدات کە ئەمە دەمی داخەن زمانی ببڕن قەدەغەی بکەن تەکفیری بکە بە ملحدێکی گەورە لە قەڵک بدا کەسایەتەکەی بشکێنێ. ئەنجنکردنی کەسایەتی مرۆڤ لە حتا لەسەر عەقیدە بەڕێی من تاوانە تیرۆرە. تیرۆری جەستە هەیە و تیرۆرە عەقیدەش هەیە و تیرۆری فکریش هەیە تیرۆری فەلسەفەش هەیە. وەکو پێم وتی زدی ئیلحادم و ئەسڵەن زیاتریش من پێم وایە عەقیدە و ئیمان لە مجتەمع دەرکەیت لە مجتەمعاتی وەکو ئێمە دەریکەی فەوزایەکی ئەجگار گەورە بەرپا ئەبێ. لاسەنگیەکی گەورە دروسە بێ لە بینی ڕۆحی ئینسان و مەسەلە مادیەکانە لاسەنگیەک دروسە بێ. ئەمە هیچ تەفسیری هەڵ ناگرێ. بەڵام چۆن تۆ پەروەردەی ڕۆحی مرۆڤەکەیت بە شمشێر بە سەپاندن بە کوشتن ئەمە سەردەمی بەسەر چوو. بەڕێزت پێت وایە لەگەڵ ئەوەشە کە خۆت وەک کاک بەختیار باوەڕت بە ئیلحاد نییە بەڵام پێت وایە کەسی ملحیدیش ئازادە لەوەی کە هەم ملحید بێ و هەم ڕای خۆشی دەربڕێ. ئەوە نیە دەستوری عێراق ئەڵێ حوڕیەتە ضەمیر؟ ئەی بۆ دەستوری عێراق حوڕیەتە ضەمیریتیایە و ڕاپرسیشی لەسەر کراوە. ئێستا هێزە ئیسلامیەکان حاکمن لە عێراقا. ئەکسەریەت شیعەیە بەشێکی سوننەیە لە لای ئێمەش هەندێک لە هێزە ئیسلامیەکان لە هەڵبژاردن دەرەچن لە پەرلەمانی عێراقن جاری وایە وەزارەت وەرەگرن. بەڵام لە دەستوری هەمیشەیی عێراقا کە گەلپەسەندە دقیقی تایە حوڕیەتە ضەمیر. حوڕیەتە ضەمیر معلومی جەنابتە یعنی حوڕیەتی عەقیدە یا عەقیدەتە یا نیتە.
لە دەستورە ئەوە دەستە بەرکراوە. آخر خۆ دەستور زۆر جار بە دڵی زۆر کەس نییە بە تایبەتی ئیسلامیەکان و بە تایبەتی عقل سەلەفیەکان چی ئیسلامی سیاسی بێ ئەوانی تر وا بزانم زۆر دڵیان بە دەستورەکە خۆش جایەتە سەر ئەوەی کە ئایا ئێمە باوەڕمان بە سەروەری یاسا هەیە یا باوەڕمان بە سەروەری شمشێر هەیە. بەڕێی من سەروەری یاسا لە هەموو حاڵەتێکە باشترە لە هەموو حاڵەتێکە. مفەکری گەورە هەیە، مفەکری زۆر گەورەیە، باوەڕی ئەسڵەن بە دەسەڵاتی سەرمایەداری نییە. هەڵا حتا لە دەسەڵاتی سەرمایەداریە سەروەری یاسا زەرورەتی تاریخیە. لە کۆڕەکە بەڕێزت پرسیارێکت کرد کە ئایا گۆشتی بەراز با خۆشترە گۆشتی خۆشتر. ئەمە بووە هەڵایەکی گەورە و حتا ڕادەی تەکفیر و ئیلحاد و ئەمانە. ئەمە بۆ ئایا شتەکە بەو شێوە قورس بوو یانی؟ من جارێ پرسیارم کردووە، نەفیم نەکردووە. باش. کام مشەڕع هەیە لە ئیسلامە بابێ بە من یا بە خوێنەری ئازیزی بسەلمێنێ کە پرسیار لە شەرعە حرامە. نییە. پرسیار بەڕێزت وەک پرسیار وەک پرسیار وتم من تێناگەم بۆ گۆشتی بەراز حرام کراوە گۆشتی حشتر حەڵال کراوە. تێناگەم لەمە. لە کاتێکدا وڵاتی وەکو هۆڵەندا لە ساڵێکە 30 ملیۆن بەراز ئەفرۆشرێ. خۆم هەر گۆشتی بەراز ناخۆم بۆ ئاگاداریت. من پرسیارم کرد. من پێم وابێت لە هەموو شتێکە پرسیاری ئەتیادیە. حتى لدقي بيروزا برسام فاسألوا أهل الذكر اعتيادية نبروا يعني أم هلا وقريا لسر برسيار نوراستي لزريري فضاء إسلام هيا يعني شي الدنيا شون واسيري إما بكا ولاتاني إسلامي بلا حتى برسيار قد غير لم ولاتانا كفضاء إسلام هجموني هي بس بيتواني أو هر بارنري شي سياسي بيبو دەنگکۆکردنەوەی لایەنێکی ئیسلامی و تێکشکاندنی ئەو لایەنەی کە بەڕێستان مەسەلەن تیا ئەندامێکی کاران شتێکی سیاسی و ئایدۆلۆجی کاکە زۆران هەموو شتێک قسەیەکی عەرەبیە ئەڵێ الشيء يطلع من حد ينقلب ضده ئەو شتەی لە سنووری خۆی ترازا لێ هەڵەگەڕێتەوە حتا تۆ بتەوێت دیعایە بۆ دنیای ئیسلام بکەیت دەبێت لە سنووری عەقلانی و منتەقی و گونجاندنی لەگەڵ ئەم سەردەمە بۆی بکەیت نەکبی بە عەقڵێکی سەدەکانی ناوەڕاست بیر و بۆچوونێک کە بۆ ئەم سەردەمە زەرورە پرسیارێکە بۆ ئەم سەردەمە زەرورە بێیت بەرامبەرەکەت نابود بکەیت نابودکردن حرامە بەڕاستیە بە هیچ شێوەیەک نە لەگەڵ دیموکراسیە گونجێنە لەگەڵ دینی ئیسلامە گونجێنە لەگەڵ شەرعا گونجێ نابودکردن یعنی چی ئەوە منتەق لە دەستدانە تۆ بتەوێت بەرامبەرەکەت نابودکەیت من لە کاتێکدا پێت ئەڵێم وان نییە من پرسیارم کردووە خوا نەخواستە قەت جورئەتی ئەوە نەکردووە ئایەتەکە نەفیکەم ئێ باشە بۆ پرسیارم لێ حرامەکەی تۆ بە ناوی ئەوەی تەتەڕفەکەی گوایە تۆ دڵسۆزی دینیت کە بەو تەتەڕفە زەرەری گەورە لە دین بەس حتا مەسەلەی بوختانیش ئەڕەن خۆ زۆر گوێ نادرێتت لەوە ینی ئەمە بوختانە بوختان باشە نەخێر طبعا ئەگەر لە دینی ئیسلامە بوختان باشە و من بوختانەکەم قبوڵە زۆر باشە مامسە بابینە سەر مەسەلەی ئەلمانیەت ئەو با بڵین ئەو تەمتومانەی بە دەوری ئەو کەلیمەیان دروستەکرێت تقریبا لای ئیسلامیەکان کە ئەلمانەت وەک جنێوێک وەک ئیلحاد لەم ڕۆژانەیە کەسێک نووسیبووی ئەو ملحید و بێ باوەڕانەی ڕەخنە لە شافعیگرن ینی تەنانەت ڕەخنەگرتنیش لە شافعی بۆتە ئیلحاد و ئەلمانی و بێ باوەڕی من ئەمە پرسیار لەمە بکەم حەزەکەم بەڕێزت هەر لە سەرەتا یەک بەڕای خۆت یانی وەک کاک بەختیار ئەلمانیت بەلای تۆ چییە؟ ئەلمانیەت و لە پاڵی شەبابە ڕۆشنگریش باسکەین بەداخەوە هەندێک لە هێزە ئیسلامیەکان بە هەڵەلی تێگەیشتون نە لە ڕۆشنگەریە زۆرینەی بیرمەندەکان و فەیلسوفەکانی مولحدن نە لە ئەلمانیەتیشە ئیلحاد هەیە کەمترین ڕۆشنگەر لە تاریخە مەتریالیستی بووە باوەڕی مەتافیزیک باوی بە فەلسەفە و فەلسەفەی ئایدیالیست یعنی باوەڕی بەخوانیە کەمترین یانن زۆربەیان باوەڕێن پێیەتی کاکە باوەڕێن بەخوا هەیە مەسیحی بێ یا غەیرە مەسیحی بە باوەڕم لە ئەلمانەکانە یەک سیستەمی ئەلمانی نییە بڵێ باوەڕمان بەخوانیە نییە لە بیرمەندەکانی ئەلمانیشە لە تاریخە کۆمونیستەکان چەند کەسێک خۆی لەوە داوە کە باوەڕی بەخوانیە کۆمونیستەکان سیستەم
ئەکە وەکو سیستەمی یەک سیستەمی ئەلمانی لە دنیا نییە بڵە باوەڕ بەس مارکسیزم وەک شتێکی ئایدۆلۆژی زیاتر ئەگەر خەوت ئەوە لە دەگمەنەکان ئەتایستە ئەوە لە دەگمەنەکانە مارکس وا قسەی کردووە ئەوە لە دەگمەنەکان سیکۆلاریزم بەگشتی سیکۆلاریزم بەگشتی با بڵێن بە تایبەتی لیبرالیزم ملحدی نییە سیکۆلاریزم دین و دەسەڵات یەکجیا ئەکاتەوە لە کام وڵاتی دنیا کە سیکۆلاریزم یا ئەلمانی ئایار 24 مەسیحێت قەدەغە کراوە ئاسمانی نییە یا ئیسلام قەدەغە کراوە بڕۆ بۆ چین من چینیشم دیوە چوومەتە بزگەوتی ئیسلامیەکانش لە پەچینە خۆشە چوویت نەک قەدەغە نەکراوە بەو پەڕی ئازادی بۆ خۆیان عیبادەتی خۆیانەکە نییە لە دنیا لە وڵاتێکی ئەلمانیا لە وڵاتی ئەلمانیا مسلمان یا مەسیحی یا جوولەکە کە سێ کتابی ئاسمانین قەدەغە کرابێت لە وڵاتی مسلمانە زۆرەیە ئەلمانی قەدەغە کراوە یعنی ئەو ئەلمانیەتە کە زۆر جار ڕۆشنبیرەکانی ئێمە باسیەکەن بە تایبەتی ڕۆشنبیری ئایدۆلۆژیوان زۆرە یعنی تقریبا ئەلمانیەتێکی با بڵێن بەلانێکەمەوە کۆپیکراوە ناگونجێ لەگەڵ ڕۆحی ئەم کۆمەڵگایانەی ئێمەیە پێتوانێت ئەمەش ڕاستە پرسیارێکی جوانە دەم خۆش من پێم وایە وڵاتی ئێمە نابێ بە پێوەرەکانی ئۆروپا بپێورێ هەڵێ ئەمە نازانم 100 ساڵی تر چیرێ دەو کاتە کەسمان نەماوێت باشە بەڵام هاوسەنگی لە بینی مەسەلە ڕوحیەکانی و مەسەلە دەسەڵاتی دنیایی لای من مەسەلێکی هێزگار گرنگە باشە بۆ یعنی من پرسیارەکەم کام دەسەڵاتی ئەلمانی و کام دەسەڵاتی دنیایی و کام دەسەڵاتی مادیش توانی دینەکان لەناوبەرێ نییە بەس هەوڵیان بۆ داوە تا لە ناوی بەر هەوڵدراوە چۆن هەوڵەدراوە لە سەردەمی ستالینە هەوڵدراوە چۆن لە هەندێک وڵاتە هەوڵدراوە ناکرێن لاریمان لەوە هەبێ بەڵام توانیان لە ناوی برن نەیانتوانی بۆ ئەو وڵاتانەی هاوسەنگی لە نێوانی دین و دەسەڵاتی دنیاییان پاراستووە سەرکەوتون لە ژیانی خۆیانە بۆ لەبەرەوەی نەیان هێشتووە مرۆڤەکان لە ناخیانە تووشی دردۆنگێکی گەورە ببن تووشی کێشەیەکی گەورە ببن حتا ئەو وڵاتانەی ئیسلامیش نیان لە ڕووی عەقیدەوەیەوە وەکو ژاپۆن وەکو کۆریا وەکو چین وەکو ئەم وڵاتانە بوزین یا هینی ترن یا کۆنفوشیوسین یان هندوسین ئەم هاوسەنگ ڕاگرتنە زۆر باشە بزانانی گوێ بگرە ئەمە زۆر ئەمەوێ استنتاجێک بکەم کە ڕەنگە لە کەسم نەخوێندبێتەوە خۆمەیڵێ لە وڵاتانەی ئەم هاوسەنگیان ڕاگردووە وڵاتە ئەلمانیەکان لە بینی مەسەلە ڕوحیەکان و مەسەلە مادیەکان سەرکەوتوو بن لەو وڵاتانەی مەسەلە دینیەکانیان نەفی کرد وەکو سۆڤێت و هەندێک لە وڵاتی تر سەرکەوتوو نەبن کەچی لەو وڵاتانەی سیرکردنەوە ئازادیە مەسەلەکە سەرکوتکردنی ئازادیە لە وڵاتانەی دینین و ئەلمانی قبول ناکەن بە قووەتی دین وایە ئەوانی هێشتۆتەوە ئەگەرچی ئازادیشی تیان نییە ئەوە سعودیە ئەوە ئێران چونکە دینەکە خەڵکەکە ڕۆح بە قووەتە لە ناویانە ینی هێزێکی بەهێزە لە ناخی ئەو خەڵکە حتا ئازادی دنیایی نادەیت کەچی بۆ هۆی بەهێزی دینەوە خۆیان ڕائەگرن ئەم سیستەمانە باشە مامۆستا من ئەمە لێرە ئەم پرسیارە بکەم یعنی ئەلمانیەت لەلایەن ئەسلامیەکانەوە زۆر بە توندی ڕەت دەکرێتەوە بە شێوەیەک کە شتێکی نەئەخلاقی و ئیلحاد سەیرەکرێت لەلایەن هێزە ئەلمانیەکانیشەوە بەگشتی لە کۆمەڵگە موسڵمان نشینەکانە نەتوانراوە پرۆژەیەکی سکۆلاری قەناعەتپێکەری کۆمەڵگە و ئەزمونێکی جوانیشمان لەو بارەوە تا ئێستانێ پێت وایە ئەو ئەلمانیەتە چییە کە لە کۆمەڵگەی موسڵمان نشینە وەکو کوردستان جێگیە بێتەوە من ئەوەی متابعەکەم هەموو ئەو تونڕەوێی لە فەزای ئیسلام و هێزە ئیسلامیەکانە بەرامبەر بە ئەلمانەت هێ زەرەریان لە ئیسلام داوە باش بەڵێ ئەبینم تایانە باش بیرەکاتەوە ئەو تەتەڕفەی جاران لە سەرکردایەتی نە کۆمەڵ نە یەکگرتو نابینم بە حدەتەوە بەرامبەر بە ئەلمانیەکان و بەرامبەر بە دیموکراسی قسە بکەن گۆڕانکاری لە زەهنیان و لە بیرکردنەوەیان ئەبینم دڵیشم پێخۆشە بەڕاستی کرانەوە ئەبینم هەم لە سەرکردایەتی یەکگرتو هەم لە سەرکردایەتی کۆمەڵ کرانەوە ئەبینم وردە و دە زیاتری شەکالەوە ئەچێن بەڵام وەکوتر کادری متەتەڕف ئەندامی متەتەڕف ئەمانە پیان وایە بە ڕژ دریشکردن بە جل کورتکردن بە جنێودان بە تەتەڕف ئەتوانن خزمەتی فەزای ئیسلام لە سەردەمی عەولەمە بکەن لەم سەردەما
هاوچەرخە بکەن پێما بێ ئەوە زەرری گەوریان گەیاندۆ بە عەقیدە ئەمە یەک لەناو ئەلمانیەکانیش ئەو هەندێک تەتەڕفی زیاد لە حەد لە دوای ڕاپەڕینەوە بیستمان ئەم تەتەڕفەش زەرری لە ئەلمانیەت گەیان ئەوە کراوە بە بیان و ئەلمانیەکانیان کرد بە مولحد شکاندیانن هەتا ڕادەیەک ئەوەش کراوە لەبرەوەی ئەمە بێ هەموو ئەوانەی لە هێزە ئیسلامیەکانن یا مسلمانی بێلایەنن و هەموو ئەوانەی لە سەنگەری ئەلمانین بە خۆم بە پێوکی دیموکراتی ئەلمانی هاوسەنگ ئەزانم هەموو ئەمانە دەبێ لایەنە پۆزیتیڤەکانی هەردوو لامان کۆکەینەوە و ڕخنەیەکی عەقلانی لە هەڵەی هەردوو لامان بگرین بەس مامۆستا من ئەوەی بیرم بێت لە نەوەتەکاندا مەسەڵەن شێرکۆ بێکەس یادی بەخێر شعرێکی وت شاعر شعر دەڵێت خۆ وەکو دەروێش وایە کە جەزبەی لێ هات بۆی دێ ملی بن و بکوژنەوە هەموو خەڵ نەگەر هەر یەکێتی و حاڵی گرێ شاعر حاڵی گرێ جاری وایە ئەم جادەیە قسە ئەم شاریعە ئەتوانی قەناعەتی پێ بکەی ئەم خەتیبە کە لەسەر منبەر ڕاوەستاوە جەم خەتیبانە بۆ ناچن بەگشت مەولانە ڕوومی خۆ ئەو لە شەرک و پێکە زیاتی ئەوش تەکفیر کرا لە لایەنی زۆری تەکفیرەکە چووە سەریا مەولانەما مەولانە ئێستا لە تەواوی دنیا موریدی هەیە ئەوانی تەکفیریان کرد کەسکان نازانێت گۆڕەکانیشیان لەکوێیە باشە من ئەم پرسیارم ئەمێ بجوابەکەیم بە تەحدیدی دەستکەوێت ینی بۆی بینەر زیاتر ئەلمانیەت لە کۆمەڵگەی ئێمە چۆن جێ ئایا مستەقبەلی هەیە یا ئیسلامی سیاسی مستەقبەلی هەیە لەم ناحیەوە یا ئەتوانین پێکەوەژیانێک خۆتۆ ئەگەر پێکەوەژیانێکی ئیسلامی ئەلمانی دروستکە یانی ئەلمانی دروست بۆ ئیسلامی سیاسی بێوە بە تەتەڕف هەموو ئەندێشەکانی سەدەکانی ناوڕاست بکە بە دەسەڵات بیسەپێنێ لە دەسەڵاتی کۆمەڵایەتی لە دەسەڵاتی سیاسی بیسەپێنێ ئێمە قەت لە شەڕی ناوخۆ و کێشە ڕزگارمان نابێ ئەلمانیەکانیش بیانەوێ دەسەڵاتێکی ئەلمانی ئاەت 24 بسەپێنن هەناسە نەدەن بەوانی کە باوەڕێن بە ئاینە باوەڕێن بە حرەکەی سیاسی ئیسلامی هەیە پێما بە ئەویش ئەبێتە مای فیتنەی بەڕێزت پێت ئەبێ ڕێگە بدرێ بە حرەکەی سیاسی ئیسلامی هەردوو بەس لە چوارچەوەی یاسا لە چوارچەوەی یاسا ئەبێت ئێمە بەرەو دەستور نووسین بڕۆین و من لەگەڵ دەستورێکی مەدەنیم لەگەڵ دەستورێکی مەدەنی دیموکراسی زۆر باشە ئەم باسی دەستورت کرد بەڕێزت بەعزێک لە سکیۆلارە ئەگەر بڵێم تۆندڕەوەکان لە کاتێکا کە ڕەشنووسی دەستوری هەرێم ئەنووسرایەوە ئەوە ئیسلام دینی دەوڵەتە یاخود یەکێکە لەسەر چاوەکان ئەمە کردبیانە هەڵایەکی گەورە کە ئەمە دەوڵەتە کاتە دەوڵەتێکی دینی یا نائەلمانی پێت وایە ئەمە ڕاست بێ بەو شێوەیە ئەگەر ئیسلامکردن بە سەرچاوە بۆ ئەو دەقانە بێ بۆ ئەو مەسەلەی شەرع و شەریعەتە بێ کە ئەگونجێ لەگەڵ ئەم سەردەما بۆ بەڕێوەبردنی دنیایەک لە دیدی ئەم دنیایەوە پێم وایە بە هەموو لایەنە پۆزیتیڤەکانی ئیسلامیش دەتوانین تەوزیفکەین ئێمە لە قۆناغەکانی جیاوازی دەسەڵاتدارێتی ئیسلامە ئەتوانین نینیکەین بەڵام ئەگەر بۆ ئەوە بێ بڵێ هەموو شتێک لە دیدی ئیسلامیەوە ئێستا کوتم بتۆکو سەدەکانی ناوەڕاست بێ بەم مەفهومەی سەلەفیکە هەیە بە مەفهومی سەلەفی بە چەمکی سەلەفی بێ من پێم وایە بێ هەرگیز ئەوە نایێت بەس خۆ لە حاڵی حەزرات چێ طبعا سەلەفیش مەبەستم سەلەفیە تۆندڕەوە کۆمەڵکوژیەکانە نەک خەڵکی تر ئازادە لە سەلەفی ئەمانە زۆر بە ئارامی بیرەکاتەوە ئەوش ئەو دەستوری بەدڵ نییە بەس ئەم دەسەڵاتی بەدڵە هەندێک سەلەفی هەیە تەکفیرکردنی دەسەڵاتی پێ خراپە مسلمانە و تەکفیرکردنی مرۆڤیشی پێ خراپە کە بڵێ من ملحد نیم بەس خۆ حال حازرداوە لە سەردەمی سەدامەوە لە سەردەمی مەلەکیشەوە لەو کاتەوەی کە دەوڵەتی مەدەنی دروست کراوە یاسا و دەستوری وڵاتانی ئیسلامی و عەرەبی بەگشتی بڵێم زۆربەی زۆری ئیسلامیە بە تایبەت ئەحوالی شەخسی و مەدەنی و ئەمانە ئێتر چ مشکلەیە ئێوەنیە تونس غەنووشی سەرۆکی حرەکەی نازە سەرۆکی پەرلەمانە دەستورەکەش مەدەنیە ئەلمانیشە ئەلمانیە بڵێ ئەلمانێکی تەواویشە ڕاستە من مەبەستم ئەمە یانی ئەم ئاخر تونس تۆزە ئەلمانی ترە مەسەڵەن ئێستا ئەگەر یاسای کوردستان بخوێنیتەوە مەدەنی یا عێراق لە 1990 ئیسلامی شریعەت وەرسەر حەنەفیشە مەذهبی حەنەفی 1990 هینی شەخسی مامۆستا زەواج و دەستوری عێراق زەواج و تەلاق ئەوانە مەبەستم بەڵێ دەستوری عێراق ئەتوانم وای بشوبهێنم کە هاوسەنگیەکە لە بینی دین و دنیا
تەوازنێک لە بینیان هەیە. دیموکراتەکان و تا ڕادەیەک مەدەنی و ئەلمانیەکان بەشی خۆیان لە دەستورە دۆزنەوە. دینیەکان و بە تایبەتی شیعەکان تا ڕادەیەک توانم بڵام تۆزە زۆرتریش لە مەدەنیەکان بەشی خۆیان دۆزنەوە. بە تایبەتی دیباجی دەستوری عێراق دیباجەیەکی ئیسلامی شیعەگەراییە. یعنی بەڕێزت پێت وایە ئەم حاڵەتەی ئێستا ئەتوانین نایبنین ئەلمانیەتێک کە لەگەڵ کۆمەڵگەی ئیسلامیە ئەگونجە کۆمەلگە مسلمان نشینەکاندا بەم دەستوری کە ئێستا هەیە. پێم وایە دەستوری عێراق بەنسبەت مەدەنی و دیموکراسیوە نوقسانە. نوقسانە. هەشبوونی مەذهبی زاڵە بەسەریە. بەڵام بەشە دیموکراسی و مەدەنیەکەیشی بایی ئەوەی تایە خەڵکی مەدەنی و دیموکراسی پشتی پێ ببەستێت. بەس بۆ نمونە مەسەلەن ئازادی ڕادربڕین مەکرێت فرە ڕای فرە حیزبی و دیموکراسی هەڵبژاردن پێتوانێت ئەمەی کە دوای بژاردن لای من پێوەری دیموکراسی نییە. مەبەست ئەم قسەیە بکەم بمبورە پێتوانێت ئەو کۆمەڵگەیە ئەو دیموکراسیەتە ئەلمانێتی قوبڵ نییە کە ئێمە باسیەکەین چونکە حیزبە شیعیە مەذهبیەکان هەڵەبژێرێت. ئەمەش نوقتەیە کە قابلی مناقشەیە. من پێم وایە ئێستش ئەیڵێم کوتومەت کۆپیکردنی دەستوری ئەلمانی ئەوروپا کوتومەت و هەموو ئەو ئازادیانەی لە ئەوروپا هەیە کوتومەت سەپاندنی بۆ ئەم قۆناغە ناگوچێت. بۆ ئەم قۆناغە ناگوچێت. ممکنە 20 ساڵی تر 25 ساڵی تر زۆر گۆڕانکاری لە ذهنیەتی خەڵک لە گۆڕانکاری کۆمەڵایەتی لە فەلسفەی سیاسی خەڵک بەدی بێت 25 ساڵی تر 20 ساڵی تر 15 ساڵی تر لە دنیای خێرایی یاین ئێمە ئێستا. بەڵام تو بڵێ ئێستا سوسیالیزم وەکو لە دنیای سوسیالیزم و ئەسەپێنرێ اشتیباهێکی گەورەیە. بڵێ ئەو ئازادی و لیبرالیزمی کە لە ئەوروپا هەیە لە وڵاتی ئێمە ئەسەپێنرێ زۆر قورسە. ئەو سیکولاریستی کە لە وڵاتانی دنیا هەیە هەندێک جانیبی لێرەش ئەسەپێنرێ ئێستا بە قورسی ئەبینم. باشە مامسا بینە سەر مەسەلەی شیع و سونە لە وڵاتی خۆمان تا لەما باسی شیعەمان کرد. پێتوانێ ئەو تۆخکردنەوەی ئەو بڵین مەذهبی لە ناو دەستورە لە ناو یاسا عێراقیەکانە دیسانەوە بێتەوەی کۆنفلێکشنێک پێکدادانێکی توندی مەذهبی لە عێراق. ئایا ئەم دەستورە بۆ ئێستا چۆن گونجاوە لەم حاڵەتە؟ من قسەیەکی چەرچڵ هەیەمەوە سەرۆکوەزیرانی جەنگی دووەمی بریتانیا هەموو مجتەمەعێک ئەو حکوومەتەی قابلەکە حکمیەکە زۆر جوانە. دیارە عێراق ئەو حکوومەتەی قابلەکە ئێستا حکمیەکە ئاستی تێگەیشتنەکەی ئاستی گۆڕانکاریەکەی بە درێژایی مێژوو لە دوای دامەزرانی دەوڵەتی عێراق دوایەوەی حزبی شوعیش دامەزرێت دوایەوەی حزبە وەتانی دیموکراسیەکان دامەزرێت دوایەوەی لافلێدانی بەعسیەکانەوەمانە دێت بە درێژایی مێژوو کەمترین ئیشکراوە بۆ گۆڕینی زیینێتی خەڵک. بەعکسەوە هێزە ئیسلامیەکان هێزە شیعەکان هێزە سونەکان ئیشی زۆرتریان کردو بۆ تعبیەکردنی خەڵک. بۆ یەک دقە ئەگەر وانە ئەگەر ئیسلامیەکان شیعەکان سونەکان زیاتر لە سیکولاریستەکان لە چەپەکان لە دیموکراتیەکان لە نیشتمان پەرۆر و مەدەنیەکان زیاتر ئیشیان نەکردو بۆ لە دوای ڕوخانی سەدام لە ئینتیخاباتە کەمترین مەقعدی مەدەنیەکان ئەباتەوە زۆرترین مەقعدی سونە و شیعەکانی. من ئەمە بکەم پرسیار وەک بەڕێزت فەرموو لە ساڵی 1920ەوە بەلایانی کەمەوە لە دنیای ئیسلاما بەگشتی دنیای عەرەبیش بە تایبەتی بە جۆرێک لە جۆرەکان وەک ئیسلامیەکاڵن سیستمێکی ئەلمانی بەرقەرارە و ئەحزابیش هەبوون نەوەتەکانەوە بیستەکانەوە دوای ڕوخاندنی دەوڵەتی عوسمانی 1924 یعنی بە جۆرێک لە جۆرەکان دەوڵەتێکی ئەلمانی تقریبا دامەزرێنراوە هەر لە بڵین لە عێراق لە مەلیک فەیسەڵەوە تا ئەخیری هیچی ئیسلامی نەبووە بە معنای ئیسلامی سیاسی. بۆچی لە دوای نزیکەی 100 سیرەکەین ئەو هێزرە ئەلمانیە بەرەو شکست دەچێت و ئیسلامی سیاسی سەرەکەوت تەنانەت بەعزێک ئەوەی من بزان بەعزێک لە مفەکیرەکانی غەرب ئەڵێن سەدەی 21 سەدەی دینە. من پێم وایە ئەلمانیت لە دیموکراسی و دیموکراسیش لە ئەلمانیا داناپڕێ. هەر سیستەمێک دیموکراسی نەبێ ناتوانێت ئەلمانی بێ. هەر سیستەمێکیش ئەگە بێ ئەلمانی بێ دیموکراسی بێ هەردووکی پەیوەندی ئۆرگانیکیان لەبێنایە. هەموو سیستەمانەی بە درێژەمەیژ لە ناو عەرەباویشتیانە بڵێن ئێمە ئەلمانین بەڵام دیموکراسیمان قبول نییە و شکستی هێنا و ڕاستیشیان نەکرد و چاواشەکاری بۆ ئەوە لە مێژووە. هەر ئەلمانەتیشان دزێو کردو. باشترین دلیلەوەیە بە درێژایی ئەو مێژووی جەنابت باست کرد
یەک مؤسسەی دینی سەلەفی لاواز نەکرا بەڵکو تەقویە دەکرا. ئەزهەر مەسەڵەن لاواز نەکراوە؟ نا هیچ لاواز نەکراوە. ئەزهەر فەرقیشی هەیە لەگەڵ مؤسساتی یا حەوزەی علمی مەسەڵەن. ئەوانە ئەزهەر جایە لەگەڵ حەوزەی علمی. حەوزەی علمی معلومە شیعەیەکی سرفە. ئەزهەر سونەیە بەڵام کرانەوەی زیاتر تایە. ئەزهەر آخر بەیاننامەی دەریان کرد 3 ساڵ لەمەوبەر هەر زۆر تاکید لەسەر دنیای مەدەنی و دنیای ئەم سەردەمەشەکەنەوە. یعنی من وەکو خوێندنەوە و مقارنە قسەکەم لەسەر ئەوانە قسە. دیارە شیعە لە ئیجتیهادە زۆر کراوەترن لە سونە لە دنیای سنە وەکو ئیجتیهاد ئەڵێم لە دنیای سنە. من قسەم لەسەر ئەوەیە ئایا ئەو سیستەمانە علمانی بوون یا علمانی نەبوون. ینی ئەم 100 ساڵی پێش علمانی نەبوون. علمانی پۆشیێنێک بوو خۆیان پۆشی بوو لە ژێر کاریگەری ئینگلیز و ئەم وڵات و ئەو وڵات ئەمە خراپبوو ناوینەکە نەک لەبەرەوەی حرەکەتێکی دیموکراسی کۆمەڵایەتی مەدەنی لە وڵاتی ئێمە ئەمەی دانابوو. با من نمونە بێنمەوە. جەمال عەبدولناسر لە مسر، عەبدولکەریم قاسم لە عێراق، دوای ئەوە سەدام حوسێن و حیزبی بەعث. حیزبی بەعثی سووری کە تا ئێستاش خۆی بە ئەلمانی ئەزانێ. ئەمانە ناوبنین چی یانی ئەگەر ئەلمانی بەسیەکان ئەڵم جارێ فاشێت نمونی علمانی نییە. فاشێت دژی علمانیشە ئەمە هەر نابێ باسی باش. ئەگەر فاشیەکان نمونەی ئەلمانیمان پێ ئەفرۆشن لەلایەن ئیسلامیەکانەوە ئەبوو عەباسی سەفاحیش ئیسلامیە کە بە خۆڵی سەفاح ئەوش ئیسلامیە دەسەڵاتی ئیسلامی بوو. حەجاجی کوڕی یوسفی سەقەفی نمونی ئیسلامیە کە 8,000 دیل لە کوفە کوژێ و گردێک لە خلافەتی ئیسلامیە بۆ لەوە ئەگەر ئەوە بە خلافەتی ئیسلامی ئەزانن و ئەوە بە نمونەی دەسەڵاتی ئیسلامی ئەزانن منیش فاشیەکان بە نمونەی ئەلمانی ئەزانم. مامۆستا بەختیار با بێنەوە سەر کوردستان هەر لەم مەسەلە ئەلمانی ئەمە لەنەوەیەکەوە ئەوە 30 ساڵە دەسەڵاتێکمان هەیە. نازانم ناوی بنێم دەسەڵاتێکی ئەلمانی دەسەڵاتێکی مەدەنی. لەم 30 ساڵە زۆر جار بە چاومانە ئەدرێتەوە کە ئەوەش دەسەڵاتی ئەلمانیەکەتان چی کرد؟ ئێتر تۆ بۆ باسی ئیسلامی ئەکەیت. ئایا دەسەڵاتی کوردی دەسەڵاتێکی ئەلمانی شکست خواردووە یا چۆنی ناوبنی؟ بەڕسمی و بە سەراحەت لە ئەو یاسا و ڕێسایانی لە وڵاتی ئێمە هەیە ئەلمانی تەبەدی نەکراوە بەوازی و بەڕۆشنی و ناشتوانم ئەم دەسەڵاتە بە دەسەڵاتێکی دیموکراسی تەواو بزانم. ئێمە سەرەتاکانی دیموکراسی دەستمان پێکرد کەوتینە قۆناغی گوزەری دیموکراسی بەڵام بەڕاستی تووشی ئیشکالەتی گەورە هاتوینە ئێمە لە 15 ساڵی ڕابردووە. لە 15 ساڵ ئەسڵ لە 94ەوە ئێمە پرۆژەمان نەما لە شەڕی ناوخۆیە 94ەوە شەڕی ناوخۆ دەست پێەکە. 91 بۆ 93 پرۆژە هەیە لە کوردستانە. ئۆتۆنۆمی ئەکرێ بە فیدراڵ، مەجلیسی تەشریعی ئەکرێ بە پەرلەمان، مەجلیسی تەنفیزی ئەکرێ بە حکوومەتی کوردستان. تەتەڵوعات هەیە لە 94 کە شەڕی نەخۆ دەست پێەکە تا ئێستا ئێمە خەوی گەورەمان نییە. هەموو خەونەکانمان وەستێنراوە. لە بەرامبەرە حتا هێزەکانی ئێمە کە بەخۆیان نەڕان ئەلمانی و دیموکراسی لەوە تێناگەن کاکە ملەتەکە لەگەڵ دیموکراسی ئەلمانێتە بەڵام ئەمان دیموکراسی ئەلمانی نین. یعنی ئەمان نەیانتوانیوە یعنی ئەمان ملەتەکە کە هەمویان دەنگ بە ئیسلامیەکان نادار کەواتە ئەڵتەرنەتیڤەکەی بەدیلەکەیان قبوڵە وایە خاوەنی بەدیلەکەی خاوەندارێتەکەی ناکە.